ئەمە دیمەنی ناردنی چەند تەنکەرە ئاوێکی خێرە بۆ قەزای چەمچەماڵ لە کاتێکدا ئەم شارە نەبوومە لەرزە لێی داوە نە لە شەڕێکی گەورەدا بێت و بەردومان کرابێت. ئەم شارە بێئاوی بەرۆکی گرتووە و حکومەتیش دەستەوەسان و خێرخواز ئاوی خێری بۆ دابین دەکات. هاوڵاتیانی ئەم شارە بێئاوی بڕستی لێبڕین و تووڕە و بێزارن و ئیداری شارەکان بە بەرپرس دەزانن لە دروستبوونی قەیرانی دووبارە بووەوەی چەند ساڵەی ئاو. لەنەوە یەکەوە تاکو ئێستا کە پێشمەرگا هاتۆتە خوارەوە ئینتیفازە و ڕاپەڕین کراوە هیچ شتێ بۆ چەمچەماڵ نەکراوە. هەرچیەکیش هاتووە بۆ ئەم شارە ئیداری بووە هەر شتێ بووە بەس خۆی عەرز کردووە خۆی دەرخستووە تێگەشتی هیچ شتێکی بۆ شارە نەکردووە بە قایمقامیشەوە. قایمقامەتی ئاوا ناکرێت. ئێمە بێ ئاوین بێ کارەباین بێ وەزعین. ئەو وەزعی خەڵکێک کایبینی بە دەبە هاتووە خۆم کۆڵامە کۆڵانەگەڕێم تەنکەرێ ببینم تاکو ئاوی لێ بکڕم بێ ئاوین یعنی ئەمڕۆ نەچوومە بۆ ئیش لە بێ ئاویە. والله قل باش ئەمە بێ ئاوی هاڕۆڵا بێ ئاوی وەڵاوا دەشە و بیشەوە بی کشتی هاوەڕاوەڕایەتی هەموو هاوینی هاڕۆڵە هەموو هاوینێ مەخاڵە هەڵواوی چۆنی دارا بە جلگانی ئاوڕوا وڵا داواکاری کە ئەم هەموو ئاوارڕوا مە گۆتەبەیە دوکانە بۆچی بۆ خەڵکەکە نایکەنەوە وەرە ئەگە حکومەت بۆ بەتە ملەتێ بردەڕێەوە نە مەعاشە دەن و نە ملەت بەخێوەکەن و کە ئێمە ژیان. ئەم هاوڵاتیە لە بەردەم ماڵەکەی خۆی لە ڕێ بیرێکەوە ئاوی سێ گەڕێکی نزیکی خۆی دەدات و هاوڵاتیانش سەرەیان بۆ گرتووە کەچی حکومەتی کاربڕێکەر بەحرێک ئاو لە سنوورەکەدا نەیتوانیوە 35 کیلۆمەتر ئاو ڕابکێشێت بۆ قەزای چەمچەماڵ. وەڵام بیرە ئێمە تقریبا 9 ساڵێکە ئێمە هەمانە من وەکو شخصی خۆم من ئای بۆریم هەرنی وەر بەکاری نایەنم ئەوەی کە هەیە تەنها ئاوی بیرەکەی مسم بۆ خواردنەوە بۆ هەموو شتێک هەرەوە بەکاردین. سوپاس بۆخوا ئێمە درێغی ناکەین لەوەی کەوا مەسن کە کێ بەکاری هێنێ بۆ چەند کەس بەکاردێەوە خۆت دەبینی کۆڵانەکەی 12 ماڵی بۆ 12 ماڵەکەی ئەم کۆڵانەوە ئەو کۆڵانی پشتیشەوە کۆڵانی ئەو دیویشمان کە مەسن بۆ 3 کۆڵان بۆ 3 کۆڵانەکە بۆ ڕیمان بۆ ڕاکێشاو بۆ تەنکیشمانداناوە هەر لە نزیکی بیرەکە بۆ خێری پیسەویلا خەڵک دێوەکووە بینی بەسم بەدە بە ئاوی لێبن و بە تەنکی لە سیارە بارێکن. چالاکێکی مەدەنیش دەڵێت گەر دابینکردنی ئاو بە خێرخواز بەڕێوە بچێت حەقا حکومەتەکەش بدەنە دەست خێرخوازانەوە تا بەڕێوەی بەرن. ئەم وڵاتە بە تایبەتی چەمچەماڵ ژێرخانێکی زۆر دەوڵەمەندی هەیە. تۆ توانی بۆڕی غازی قادرکەرەم کۆرمۆر بگەینێتە تورکیا بگەینتە قەوقاز بگەینتە هەموو جیهان بیفرۆشی بەڵام ناتوانانی ئاوەکەی گۆفتەبە ڕاکێشی بۆ چەمچەماڵ. ژێی خێرخوازی بۆ ناوچەیەک و دابینکردنی ئاو کە بەشێکی سەرەکی ژیانی هاوڵاتیانە وەکو گاڵتە پێکردن وایە ئەیە و غاز و نەوت و فۆسفات و یۆرانیۆمە بۆ نادەنە خێرخوازی. ئەم لە هەمان کاتە بە خێرخوازی بە تەنکەر ئاو ناڕاتە سەر ینی تۆ شارت هەیە حکومەتت هەیە مؤسسەت هەیە بۆڕیت هەیە ئەمانە ئەگەر بێمۆراڵی نەبێت چۆنە بێ بە خێرخوازی هیچ مەسەلەکە ناگۆڕێ ناتوانێ ئیدارێ و شارە بدە. ئایا شار بە خێرخوازی ڕاتە ڕێوە ئایا حکومەت بە خێرخوازی ڕاتە ڕێوە ئایا حکومەت بە بێپلانی ڕاتە ڕێوە ئایا حکومەت ئەگەر وابێ جای فەرقی هاوڵاتیەک چیە تر بیدەنە دەست چوار خێرخواز بڵێن ئەم شارە و ئەم وڵاتە و ئەم ناوچەیەمان بۆ بەرێتە ڕێوە. قەزای چەمچەماڵ لەگەڵ هاتنی وەرزی گەرما و هاوین تووشی گرفتی بێئاوی دەبن و هاوڵاتیانی لە بارودۆخێکی سەختدا ژیان دەکەن و حکومەتیش بێباکە لە چارەسەرکردنی کێشەی ئاو لە قەزاکە. ڕێبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.